لە ڕاستیدا یانی بروسک ساڵی 56 دامەزراوە لەسەر دەستی حاجی ئیبراهیم عەلاق وەستای برایان پێدەگوت ئەو کاتی ئەو هەموو سەرۆکیانە و هەموو ڕاهێنەری ژانی ئەو کاتیشی کردووە لە پاش 56 و 57وانە سەبر هاتووە هەموو جیلێکی زۆر یاریان لێ کردووە بۆ نمونە ئەوانەی کە ئێستا برێن لە ژیان ماون کاپتن ئیحسان مەلا ئیحسانی پێ دەڵێن و مامی ئیبراهیمی پێ دەڵێن حاجی کانەبی شێت فەڕەنسۆیش گۆچیانێ بروسک بووە ئەو کاتی زۆرێک لەوانە کە یاریزانیانێ بروسک بوونە بۆ یاریکردن ئەو کاتی ناو هەولێری برن داخلی هەولێرێ یاریگایان نەبووە ئەو کات لە دەرەوەی شاری هەولێر لە معسکەریان پێدەگوت ئەو کاتی لەوێ دێگۆ یاریگەمان بۆ لێ تەمریمان کردووە چەند ساڵێک بەردەوام بووە پاشان لە بۆی بەبێ میکانەتی ینی میکانەتی ئەو کاتی برێن ئەویان یارمەتی نەداون هەر بە خۆیان لەسەر ئێساگی خۆیان برن یارمەتی خۆیان داوە و نادەکەیان بڕێوە بردیە ماوەشی بەردەوام بووە لە پاشان ئەو ینی هەرۆ لە هەولێر دامەزراوە ساڵی 98 بوو ساڵ 98 ینی بروسک سەل لە نوێ دامەزرایەوە ئەو کاتی بەشدار بوون لە خولی عراقی دەرەجەی عراقی دوو ساڵیش سەرکەوتین بۆ خولی مونتازی عراق بەس بۆ بە قەرار هات نەخوارێ پاشانش لە ساڵی 2003 پاش 2003 برێن خولی کوردستان دەست پێ کرد 2003-2004وانە وە بوو خولی کوردستان کراوە سەد تاسەری لە زاخ و تا خانەقین ئێمە دوو ساڵ لە سێک پاڵەوانی خولەکە بوو نادی بروسک لە هەموو ڕۆکۆ قوتابخانە بووە ینی هەولێر هەموو ساڵێ ینی 2 تا 3-4 یاریزانی لە یانی بروسک بوو بۆ خولی عراقی ینی خزمەتەکەەوە بوون نەک بۆ هەرنی ینی هەولێر بگرە بۆ یانەکانی تریش ئێمە وەکو تیپی تازە پێگەشتوان و لاوان و پێگەشتوانمان هەبوو بەڕاستی ینی مەدرسە بوو ساڵ بە ساڵ ینی ئیشمان بۆ نەبوو هەر یاریزانێک بۆ ڕۆژ باید جێگای پڕدە بووە سیستەم بوو لەو نادی تۆپی پێ لە یانەکەمان هەردیسیامان بوو بارە بوو بەکرد بوو کە ئەوانە برێن هەلێرە پێگەشتن و بچونە ینی برێن هەولێر و ینی دۆکەوانە لەوێ بوو باشتر بوو ڕاستەخۆ بۆ هەڵبژاردی عراق یاریان کردووە و لە زۆربەی یاریزانەکان ئەوانی کە لەگە خۆم بوون لەوێ لە هەڵبژاردی کوردستان کە تا ئاخری ئەو ساڵی 2012 هەڵبژاردی کوردستان ئەلێرە پاڵەوانەکەمان بەدەستێنە ئەوە تاریخ بوو ینی مێژۆک بوو بۆ هەڵبژاردی کوردستان کە بتوانێت لە پاڵەوانە تێک بەشداری پاڵەوان تێکە ببە یاری لە جوانیش یەکێک لەو یاریزانانەی کە دەبی هەموو کوردستان بە تایبەت هەولێر شانازی بێ خۆ کاتن سەردار بوو کە پاڵەوانی جیهانە یەکەم سەرۆکە ینی بروسکە ینی بروسی دامەزراندووە ئەوە نابێت بکرێ حاجی ئیبراهیم عەلاق ئەوە یەک بۆ لە دامەزرێنی ینی بروسک وەکو سەرۆشیانەش بووە پاشەوی لە ساڵی 98 کە نادی بروسک دامەزراوە بەڕێز کاک فرسەد دۆنەمەڕی وەکو سەرۆشیانە دامەزرا پاش چەند ساڵێک ئەو دەستی لە کاتیشەوە چۆن جومەنی باڵا وە بوو کاپتن تارق عەبدوڕەحمان ئێستا سەرۆشی تۆپی کوردستانە ئەو بۆ سەرۆشیانی بروسک پاشەویش بەڕێز کاک محەممەد جێگەری کاپتن تاریقی بوو ئەو بۆ سەرۆشیانی بروسک تقریباً 4 ساڵ بەردەوام بوو پاش 4 ساڵەکەی دەست لە کاتێشەوە یانەکە بووم بەجێژانە من دەکات چوارەمی سەرۆگانە مەلانی بروسک ئەوەی کە من بزانم کە لە 98ەوە کە برێن ئەمن هاتمە ناویانەی وڵای نێشتی لەوانەیە 1500 یاریزان لەویانەیە خزمەتی کرد و ڕۆیشتووە